خۆپیشاندان و گردبوونەوە بۆ داواکردنی ماف نەریتێکی سیاسیە کە لە هەر کۆمەلگە و سیستەمێکی سیاسیدا وەک دیاردەیەکی ئاسایی لێی دەڕوانرێت. بەڵام لە مێژووی دەسەڵاتی کوردیدا لە هەرێمی کوردستان خۆپیشاندان و داواکردنی ماف وەک پیلان و دەستی دەرەکی وێنا دەکرێت. لە پێناو ڕەوایەتیدا بەو زەبر و زەنگەی دژی خۆپیشاندەر بەکاردێنرێت. تعاملکردنیش لەگەڵ خۆپیشاندەران هەمیشە بە زەبری چەک و گولە و فیشێک و گازی فرمێسک ڕێژە. هۆکارەکەشی تەوقعەکەم تا ئەم لەحزەش ناڕوونە، نازانن چیانەیە، نە هێزی چەکدار دەزانێت چێوێ، نە خۆپیشاندەریش بۆی ڕوون بۆ تۆ شتەکان تێکەڵەکرێ لە لای ئێمە. یاسا سەروەر نییە، کۆمەلگا ناهۆشیارە. لەبەرەوە پێویستە ئێمە هەموو جارێڵێن ئەڵێنە بێ کۆمەلگا هۆشیار بێتەوە، بێ یاسا سەروەرکرێ. شتەکان لای ئێمە تەنها کاتین و تەنها بەدەمی تێپەڕێ، هیچ شتێ ناچێتە بابی عەمەلی و بەڕێکاری یاسایی بڕوا. چالاکێکی کۆمەڵی مەدەنی دەڵێت ئەوەی لە 4 ڕۆژی ڕابردووی خۆپیشاندانی قوتابیان ڕوویدا ئەوەی دووپات کردەوە کە دەسەڵات لە هەرێمی کوردستان بە لۆژیکی هێز حکم دەکات و باکی بە گیانی وڵاتیان نییە. ئەمە مۆدێلێکی ڕژێمە دیکتاتۆرەکانە بێگومان لەوانەوە وەریان گرتووە. هەرو سەردەمەشی کە لە شاخ مژدەی ئازادی و بەدەستهێنانی ئازادی و نەجاتدانی خەڵکیانەدا لە دەسەڵاتی دیکتاتۆری بەعەس ئێمە بووین بێ ئاگا بووین لەوەی کە هەرو کاتە پلانێکی جەهەنەمیان داڕش بۆەوەی کە خۆیان شوێنی نەفسی هەمان دیکتاتۆر بگرنەوە و خەڵکەکەی خۆیان بچەوسێنەوە. ئێستاشە بینین کە خەڵک قوتابیانی زانکۆ خوێندکاران و خەڵکیش بەعام کە ناڕازیە لەم دەسەڵاتە چەوسێنەرە دیکتاتۆرە داوای مافەکانیانەکەن ئەبینین ماشینەی ئالامیان خسۆتە گەڕبووە بۆ ناشرینکردنی و خەڵکانەی کە بە دوای ئازادی و مافەکانیان و سەرەتاییترین مافیان ناگەڕێن و زەبر و زەنگ بەکارێنن. لە ماوەی خۆپیشاندانی قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان بۆ داواکردنی دەرماڵە هێزە ئەمنیەکان بە توندترین شێوە ڕوبەڕووی دەنگی ئازاد و خۆپیشاندانی مەدەنی قوتابیان بوونەوە و سەدان قوتابی بەگازی فرمێسک ڕێژ و گولە بریندار بوون و دەیانی دیکەش دەستگیر کران. بەمەش دەسەڵات لاپەڕەیەکی دیکەی لە تند و تێژی دژ بە چالاکی مەدەنی و گردبوونەوە بۆ داواکردنی سەرەتایی ترین ماف تۆمار کرد. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.